خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ. ئەکرێ بڵین بەرەبەیانی ئەمڕۆ یان بەیانی کاتژمێر 7 بانگەشە ئەوەستێ. ئێمەش لە دوا بەرنامەدا ئەمانەوێ باس لە ضرورەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆچی یەکێتی ئەڵێ هێزی تۆین لە بەغدا، یەکێتی ئەتوانێت چی بکات و بۆچی پێویستە خەڵک هێزێکی گەورە بدا بە یەکێتی. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە بەردەمدان هەزار کەس لە شاری سلێمانی بۆ هەموو لایەک پەیامی نرد. گوتاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی ئاراستەی پارتی کرد. بەشێک لەو خیانەت و کەم و کورتیانەی پارتی دموکراتی بەبیر هێنایەوە و سەرەتا کە دەستی پێکرد وتی بڕیار بوو بانگەشەیەکی ئارام بەڕێوەچێ، بەڵام ئەوان گوێیان لە سەرۆکەکەیان نەگرت، بۆیە منیش وەڵامەدەمەوە. وتی هەر یەکێتی ئەتوانێت پشتیوانی کوردایەتی بکات. ئێمەش لەو بەرنامە تایبەتەدا و لە دواشەوی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز مەحموود سەنگاوی سەرکردە و پێشمەرگەی ڕۆژە سەختەکانی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستانمان کردو. کاک مەحموود زۆر بەخێر بێت. هەروەها بەڕێز دکتۆرە جوان ئەحسان دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆرە جەنابیشت بەخێر بێت. هەروەها بەڕێز فواد حاجی ئەبابەکر سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگە کەمەندامەکان، ئەویش هەم کەمەندام و هەم خانەوادەی شەهید. زۆر سپاس بۆ ئێمەوە کورسات نیوز شانازیتان پێوەکەین کە لێرن. سپاس بۆ دەرفەتەکەشتان. کاک مەحموود، یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەتایبەت لەم هەڵبژاردنەدا کە بینیمان جەنابیشت یەکێک بووی لەو کارکتەرانەی کە وەک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر داوات لە خەڵکە کرد کە دەنگ دەن بە یەکێتی بۆ یەکێتیی بەهێز لە بەغدا بێت. وەڵای یەکێتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە سەردەمێکی زۆر چارەن و سازە دروست بووە. لە کاتێکا کە ئاشبەتاڵ بەسەر شۆڕشی کوردات وەرچێنێ من خۆمێکێکم لە پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول کە ئاشبەتاڵم کردووە، ئەو کاتە لە بەمۆ بووم، مەناڵ بووم، پێشمەرگە بووم، ئاشبەتاڵم کردووە و لە کاتێکا کە ئێمە ئاشبەتاڵمان بە شۆڕشی کورد کرد، هیچ زەختێکی ئەوەندە زۆر لەسەر هێزی پێشمەرگە و سەرکردایەتی وانە نەبوو. بەڵام کە شکانەکە دەستی پێ کرد بوو بە هەزیمەیەک یەکجار گەورە، هەموو خەڵک چەکەکانی برد تەسلیمی دوژمنەکانی کرد و چەک و فیشەک و تەخەمەنی لە کوردستان نەما، گورەی خەڵک دابەزی بۆ ئاستێک کە لە دروستبوونەوەی شۆڕشا چوونە هەر جێگایان و شۆڕشە گەورەیەکی پێنەکرا. ئێوە چیەکەن؟ لەو سەردەمە سەختایە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی جەنابی مام جەلال هاتە مەیدان و مەیدانەکە یەکجار سەخت بوو، جگە لەوەی چەک و تەخەمەنی دەستناکەوت، جگە لەوەی هەر کەس چەکێکی پێبگیرە ئیعدامەکرا، قەباغ لە ماڵی بگیرە ئیعدامەکرا، فیشەک بگیرایە ئیعدامەکرا، ئەگەر بیانزانێ سەر بەلایەنێکی سیاسیە ئیعدامەکرا. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەردەمە چارن و سازە باری گلاوی ئەم میلەتەی لە کۆڵنا. ڕاستە ئێمە قوربانی زۆرماندا، ڕاستە زۆر سەرکردەمان شەهید بوو، ڕاستە زۆر پێشمەرگەمان شەهید بوو، ڕاستە دەیان و سەدان لە قارەمانەکانمان لە کونجی زیندانەکانە ئیعدام کران، بەڵام هیچ لەوانە نەیتوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەیدانەکە بشکێنیم. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە سەرەتاوە لە سەردەمێکی چارەن و سازە کە شۆڕشی ئەیلول ئاشبەتاڵی کردبوو و چەک و تەخەمەنی نەبوو، پشتیوانی نەبوو، ئێران لێیەداین، تورکیە لێیەداین، عێراق لێیەداین، چۆن لەو ڕۆژە سەختانە هاتینە مەیدانی خەبات. ئیستەیش لە سەردەمێکە کە هێشتانە داواکاریەکانی میلەت، مافەکانی میلەتی کورد بە تەواوی نەچەسپاوە و پێویستە ئەم هێزە گەورەی کە لەو ڕۆژە سەختانە خۆی ڕاگرت جارێکی تر بچێتەوە مەیدان و لە بەغدا پێداگری لەسەر مافەکانی ئەم میلەتە بکە. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەهێزەوە بچێتە بەغدا و دیفاع لە مەسەلەکە بکە و لەو بەداخەوە لەو ماوانەیشە
یەکێتی نیشتمانی کوردستان زۆر تووشی بەڵاو مسیبەت و دابڕانەوەوانە بووە هەر لە سەرتاوە هەر لە جابوونەوەی حیزبی سۆشالیست ئەو کاتانە و هەر لە ئەوەی کاک مەلا بەختیار هەم لەوەی کاک نووشیروان هەم لەوەی ئەم دوایی کاک لاهور ئەمانە هەموو زەربەیدا لە یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوە لەسەر پێگەیەکی زۆر بەهێز دروستکرابوو ئەمانە ئەو تەسیریان نەبوو کە یەکێتی نیشتمانی کوردستان بە شێوەیەک بچووکەنەوەکە لە مەیدانەکە نەتوانێت خۆی دەرخات بۆیە پێویست بوو ئەم جارە هەمومان بینە مەیدان و داوا لە جەماوەرەکەمان بکەین داوا لە کەسوکاری شەیدەکانمان بکەین داوا لە کەمەندامەکانمان بکەین داوا لە زیندانە سیاسیەکانمان بکەین داوا لە جەماوەری ئەو ناوچانە بکەین هەموو کوردستان کە دەنگ بدەن یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان یەکێکە لەلایەنە سەرسەختەکان بۆ مافەکانی ئەم میلەتە و لە هەموو سەردەمەکانە هەم لە شاخ و هەم لە شار دەرکەوتووە یەکێتی نیشتمانی کوردستان کە لایەنێکی زۆر بەهێزە بۆ دیفاعکردن لە مەسلەی ئەم میلەتە و بۆیە ئەم جارێش هەم جەنابی کاک بافڵ هەم هەڤاڵان هەمویان هاتنە مەیدان ئێمەش بەشی خۆمان هاتینە مەیدان ئەوەی کە پێمان کرابێ ئەوەی پێمان کرابێ هەوڵمان داوە خەڵک بنێرینە سەر سنووڕەکانی دەنگدان هەرچەنێ من هەم لە کۆبوونەوەکانیشا باسم کردە هەم ئیسەیش لێرە باسەکەم بەداخەوە کورد بەرەو زەعیف بوو ناچێ هەموو میلەتی کورد بەرەو کەم بوونەوە لە بەخامە بەستە چوارچێوەی عێراق لە بەعام لەبەرەوە بەڕاستی ژنی کورد مناڵی نابێ ئەوەی ساکە سلێمانی دابەزیەوە بۆ لە 135 و ئەوانە هەتێ هەولێر باشترە بۆ لە 157 ئەوانە هەیە بەڵام هەم بەم شێوەیەوە هەم ئەگەر میلەتەکەیشمان نەچێت بۆ دەنگدان مەکارەسات دروستە بێت یعنی تاکو ئێمە کاندیدەکانمان تاکو ئێمە ئەندامەکانمان کەمتر بێت لە پەرلەمانی عێراق ئەوەنە خەتەر زیاتر ئەکەوێتە سەر میلەتەکەمان بە تایبەتی کادر و تێکۆشەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە سەرسەختانە دیفاع لە حەقی خەڵکی کوردستان و میلەتەکەمانەکەین بۆیە پێویست بوو هەمومان بینە مەیدان و ئەم جاریش بانگەشەکان بە شێوەیەکی زۆر مەزبوط و ڕێک و پێک کرا خراپ نەبوو هەرچەنێ ئێمە ئەلاممان زەعیف بوو ئەلامان زەعیف هەرچەنێ و ڕۆژێ لەو هیناوتم ئەبێ خۆیە کاک بافەڵ مشتێکی یەکجار بەهێز بداتە ناودەمی دوژمنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە کە ڕەنگە ئەمڕۆ هەنێک ڕەنگە هێشتانە زۆر شتی ترماوە بیڵێ زۆر شتی ترما بوو بیڵێ بەڵام ئێمە وەکو ئەعلامە کورسات نیوز وەک دەستگای میدیای کورسات زۆر ئەوەی توانیمانە کردومانە بەڵام زۆر کەمتان کرد کەممان کرد زۆر باشتر زۆر کەمتان کرد پێویست زیاتر بکەین بۆ لەبەرەوە دژەکانتان خراپێ کرد دژەکان خراپ ئەجوڵانەوە بەرنامەکانیان خراپ بوو چەندی سەدان ئیعلامی سێبەریان دروست کردو بۆ دژایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کردبوو کە ئێمە گوایە لە مەیدانەکە ئێمە هیچ نین ئێمە دروستکراوی دەستی دوژمنەکانمانین بەڵام ئەو ڕۆژە وتمە وەکو هینەکەی فەریقەی کوێرە ئەڵێ وڵا کابرا بکتریەکەی هین کردبووای زانی و بۆشایی یەکجامی سیارەکەی شکان بوو ساخکەلی تووڕەبووتی من کتریەکەم شکاوە دەنگ ناکەم تۆ بۆ کوتە شێ بۆ بەر باوکڕۆک بابەت تۆ هەموو دنیات کاول کرد ئێمە دەنگ ناکەین ئەچی شتی بچوو بچوو گەیانی خێتە ئیدیتە پاڵ یەکێتی نیشتمانی کوردستان بۆی ناشرین بکەی بەڵام ئەم میلەتی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەناسێ سەردەمە سەختەکانیش ئەناسێ ئەزانێ یەکێتی لە چ سات سەردەمێکا دروست بووە ئەزانێ جەنابی مام جەلال لە قەندیل بەبێ نان و ئاو مایەوە کاک نووشیروان هەموو سەرکردەکانی یەکێتی ئەوانەی لە کونجی زیندانەکان ئەممانەوە بەشێکیان ئیعدام کران بەشێکیان زۆر سەرسەختانە مانەوە حکمی گەورە گەورەیان بەسەرادرا تاکو خوددانیان لە ئەنجامی ئەفوانە بەربوون ئەگینا سەرکردەکانی یەکێتی بەرنابوون ئیعدامەکران ئەمردن لە زیندانە زۆر باشە گەڕێ وڵات کاک مەحموود دەست خۆش بێ دکتۆرە جوان وەکو کاک مەحموود فەرمی ینی یەکێتێکی بەهێز بۆ لە ئێستا زەڕورە لە بەغدا بێت بە تایبەتی کە ئێوە مەسەلیانی یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکەی ئەوەی کە هێزی تۆین لە بەغدا سپاسەکەم سڵاوتان لێبێ و سەرەتا پێش هەموو شتێ درود بۆ گیانی پاکی شەهیدان سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگەکانمان لە کەمەندامانی سەنگەر لە زیندانیانی سیاسی لە هەموو جەماوەری
گەلی کوردستان و بە تایبەت دەنگدەران و هەواداران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان شەرەفمەندم کە ئەمڕۆ لە نێوان دوو باڵای بەرزی پێشمەرگایەتی و خەبات و شۆڕژگێڕی ئامادەم و لێرەشەوە ئەوە ئەڵێم سەرەتای قسەکردنمان ئەگەر ئێمە لە مێژوێم حزبەمان تێنەگەیشت بێتین ناتوانین بەردەوامی پێبین کە ئەم پێشمەرگانە دروستیان کردۆ کە جەنابی کاک مەحموود جەنابی مافواد لێرن ئێمە ومانان بە فەزڵی ئەوان لێرین لە دوای ئێمە شەوانی هەموونەوەکانی ترکیان کارەکەن کادرانی یەکێتی کارەکەن لە ناو یەکێتی یابێ ئەو مێژویان لە بەرچاو بێ بە تەکیدەوە لە پرسیارەکەی جەناب ئەنجا دەست پێ یەکەم بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پرۆسەیەکی سیاسی لە عێراقا بە باڵانس و بە باڵانسکراوی ناتوانێت بەردەوام بێ بۆچی یەکێتی لە 75ەوە هەتاوەکو ئێستا ئەو زەڕورەتەیە کە بە پی سەردەم ئەگۆڕێ کە بە پێی پێویستی ئەو سەردەمە و پێویستی سیاسی ئەو سەردەمە ئەگۆڕێ وجودی یەکێتی لە ناو پرۆسی سیاسی لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئەو ناوچەکە و جیهانەوە بۆ باسێکی تر دائنین بەس ئێستا باسی ئێسامان وجودی یەکێتی وجودی سیاسی یەکێتی لە عێراقا وەکو ئەوە وەیە کە ڕێک هەموو پرۆسە سیاسیەکە و بۆ باڵانسکاتەوە چکە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نە لە ناو پەرلەمانە نە لە ناو حکوومەتە بە هیچ جۆرێک هیچ پرۆسێکی سیاسی بە ئاسایی ناڕۆبەڕێەوە ئەم حزبە مێژوویەکی بەهێزی هەیە هەر لە سەردەمی معارەزەی عێراقیەوانێ و لە سەردەمی خەباتی شاخ کە بەشێکی داڵدەی معارەزەی عێراقی ئەو سەردەمەشی یا بوو ئەی پاراستن ژێگەی بۆ کردبوونەوەی هەتاکو بتوانن خەباتی سیاسی خۆیان بەڕێوە بەرن حتا دوای 2023 کە هاتنە ناو عێراقەوانێ و چوونەوە ناو پرۆسی سیاسی لە عێراقا دامەزراندنی عێراقی نوێش لە دوای 2023ەوە ئەرکی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی تیابینی و بە ئەرکی خۆی زانی و ئەو پەرلەمانەی کە ئێستا بەم فۆرمەی ئێستایە بە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان و فکر و بۆچوونی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو لەبەرەوەی کاریگەرترین حزبی سیاسی بە تایبەت لە ناو حزبە کوردەکانە و لە ناو حزبە عێراقیەکانە یەکێتی بوو یەکێتی حزبێکی دامەزا بوو تەنزیمی هەبوو و حزبێکیش بوو بە شێوەیەکی زۆر سەردەمیانە بیری لە پێویستیەکانی سەردەمە کردوانێ لە ڕووی سیاسیەوە لە ڕێی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە بە کوورێکی تێگەیشت بوو لە کوێوە هاتووە و لە کوێ خەباتی سیاسی ئێستای کە ئێستا ئەڵین باسی 2023 و دامەزرانی دەوڵەتی تازەی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس ئەمانە کە لە داڕشتنەوەی دەستورە خۆی بینیەوە لە داڕشتنی باڵین فۆرمێکی تازەی کاری سیاسی لە عێراقە کە پەرلەمانێکی هەبێ وەکە حکومێکی فدرالی تیادا بمەزێ ئەمانە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ناتوانێ بڵێ بۆ لەبەر ئەوەی کە بۆ بە تەنیا ناتوانێت وەڵامی پرسیارێکی مێژوویی دوور و درێژ باتەوانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی تیا هەبوو هەتاوەکو ئێستا هەتا ئەم سەردەمە هەتا ئەم خولێکی ئێستای پەرلەمان وە سبەی دووسبەی ئیتە دەست پێکرێ بەوەی کە نۆی ماڵی یانزەیمان دەندانی بۆ دەنگام بکرێ بەڵێ زۆر باشە گفتوگۆ زیاتر لەسەرەکەم بەڕێز دکتۆرە کاک فواد بەڕێستان هەم پیاوێکی تێکۆشەرن پیاوێکی خەباتجێڕن لە ناو ئەو بانگەشەیەوە کە کاک مەحموودی ژووتی ئێمە لە سەرەتا مەسەلەن وا هات بوو کە بانگەشەیەکی ئارام بێ و هەر کەس باسی بەرنامە و نەهجی خۆی بکە بەڵام زۆر تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرا یەکێتی بەکرێ گیراوە یەکێتی خیانەتکارە یەکێتی ناتوانێ وەک پێویست مەسەلەن خزمەتی کوردایەتی بکوەکو کاک مەحموود فەرمووی ئێمە خستبۆ شوێنێک و کاکە ئێمە لە وێرانەیەشی ئێستا مەسەلەن زۆر ڕەفیق و دۆستێ بە هەر بەجددی سلێمانی ئەو وێرانەیە هەر بەڕاستی ئێوە ئەو وێرانەیەن ئەمە بۆ یعنی ئەم حزبە بۆ ئاوها لە ئاستی باڵا و بۆ ئاستی خوارەوە کەوتە گیانی یەکێتی لەو بانگەشەی هەڵبژاردنەیە سەرەتا سڵاو بۆ گیانی پاچی شەهیدان بۆ سەردەم تێکۆشەرەکان بۆ کەمەندامانی سەنگەر بۆ پێشمەگەدێنەکان و هەموو خانەوادەی شەهیدان و هەموو تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیندانی سیاسیەکان ڕێخستنەدێنەکان من کاک مەحموود گلەیەکی کرد لە ڕاگەاندن منیش هەمان هاوڕام منیش لەگەڵێەوە هاوڕام بەڵێ هاوڕام لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیانەیەکی گوێرانەی نەماوە جاران دەنجی گەلی کوردستانمان هەبوو شەڕی هەموو لایەنەکانمانم پێ کرد من کاتێک لایەنێک باز لە خیانەتەکە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان
ئەبێ بڕۆینەوە بۆ مێژووی ئەم بنەماڵەیە لە خیانەتدا. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتکارە یان پارتی دیموکراتی کوردستان؟ ئەگەر مێژوو بجێڕینەوە بڕۆینەوە بۆ ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵ 1970 کە دەیان تێکۆشەریوە کاک مەحموود بە سەدان پێشمەرگا هێزی پشتیوان بوون لە کوردستانی ڕۆژهەڵات دەرەکەوێ یەکێتی خیانەتی کرد یان ئەوانەی کەواسووری پێش لەشکری سوپای پاسداران بوون و قارنیان ئیبادە کرد شنۆیان ئیبادە کرد کوردستانی ئێرانیان لە دەستی هەواڵانی دیموکرات و کۆمەڵە دەرهێنا تا گەیشتنە سەسنوورەکان بە پێش لە سکری سوپای پاسداران کەوتن. ئایا ئێمە خیانەتمان کرد کە هێزی پشتیوان بووین یان کە ئەوان؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکەکەی هیچ ڕۆژێک سواری پاسێک بووە بۆ داگیرکەرانی کوردستان پروپاگەندەی هەڵبژاردن بکە؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ڕۆژێک خەندەکی لێداوە لە بەرامبەر ڕۆژ ئاوادا؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ڕۆژێک سواری دەبابەکانی بەعز بۆ پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستانی داگیر بێت کە بە خوێنی هەزاران تێکۆشەر یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمان و حکومەت بنیاندراوەتەوە؟ خیانەت ئەوەیە کە تۆ لەگەڵ دوژمنەکانتە دەست بخەیتە ناو دەست بۆ لە ناوبردنی کورد. ئێمە کە ئەڵێن یەکێتی جێ شانازیە لەم ڕۆژانەدا مقاولەیەک لەسەر شتێک نووسیوە لە پەیجەگەی خۆم شانازی بوونەکە ئێمە یەکێتین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان مساوامەی لەسەر بستێک لەسەر خاچی کوردستان و پارچەی کوردستانی گەورە نەکردەوە. بەڵکو هەموو ڕۆژێک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەسحێمان داوە لە پێناو براکانمان لە ڕۆژ ئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تێکۆشەرانەی کە پەروەردەی کردوون بە وشەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە نەهجەوە ئەم سێوشەیەمان دراسە کردووە. ئەوەی کە بیەوێتن شۆڕشی چەواشە بناسێ ئەبێ حەولە عەرەکە ئیتیحاد وەتەنی کوردستان لماذا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی بخوێنێتەوە کە لە ساڵی 1970 دەرچووە کە ئەمانە شۆڕشی چەواشن چکە مێژوێکی و باگراوەندێکی جوانیان نیە بەرامبەر بۆ ملەتەیە لە هەر شوێنێ خیانەت هەبێ ئەوان لەوێ بوونە بەرامبەر بە کورد. ئێستاش ئەگەر لە هەر چوار پارتی کوردستان شۆڕشی کورد نەمێنێ پارتی دیموکراتی کوردستان نامێنێ. بۆ چکە دوژمنانی کرد هەموو کاتێک هەوڵەدەن پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر هەموو شۆڕشەکانی بەشەکانی کوردستاندا پشتیوانی بن بۆ ئەوەی نیاڵی کورد بگا بە هیچ. بەو شێوەیە؟ بەڵێ. ئەنیەوە بەپێی ڕووداوەکانی ڕابردوو ئەوە سەلمێنراوە بەڕێز قوربانجان ئەگەر ئەتانەوێت ئەم بنەماڵەیە بناسن فەرموون لە دەرگای باڵەکایەتی بن. لە 1970 ئێمە گەورەترین خزمەتمان بە شۆڕش ئەیلول کرد. کام زەوی باش بوو لەیان داگیر کردین، کام ژنی بە مێردی جوانمان هەبوو لیان ساندین، کام کانیاوی باشمان هەبوو لیان ساندین. ئەوە ئەگە ئەشتانەوێتن ئازادی و ڕادەبڕین لە ناوپارتی وەری بگرن فەرموون لە قشتەی ڕایەت پرسن. من ساڵی هێشتا لەگەڵ هەواڵەکانم مەردان چاوشین و ئانەسە جمهوریەتی خاسەی کەرکووک وتم خاتر ئەڵڵا وتی ئەڵڵا مجاز وتم خاتر محەممەد وتی ڕەع ڕایەت خاسەی کەرکووک لەسەر ڕایەت دامەزراوە لەسەر قشتەی ڕایەت. ئەو کاتە کە شۆڕشی ئەیلول تێکچوو لە ناو زەویەکانی ماڵە خاڵەکانی من لە قشتەی ڕایەتە زیاتر لە 50 گۆڕی تیابوو هەمووی 8 تیابووە کە یەکی دەڵوانەی ماڵی ئەمەداغی مێرگەسۆسێک وەرمەلێ داوەتەوە هەمووی زینە بەچاڵ کراوە. ئەی کە دوێنێ سیویەکی ئاب لە دوای سیوێکی ئاب هەموو خەڵکی باڵەکایەتی و کوردستان نەزانێ کۆمەڵک پێشمەرگەی تێکۆشەری ئێمە کەوتنە بۆ سەی ئەوان دوای 48 سەعات لە زیندان لەژێر تەعزیبە لەژێر ئازارە گوندی داروسەلام تا بەیانی خەوی لێ نەکرد هەموو خۆیان لە قالبکردن و بە بلۆک کوشتنیان. ئایا ئەمە ئازادی ڕادەبڕینە؟ لە پێناو چی ینی لە پێناوەوەی کە تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان و بیڕایان جابوو. ئەی بۆ من کە لەوێ بووم و فەرماندە بووم زیاتر لە 38 کەسی پارتی لای من بۆ دیر بۆ دەستیشم پێ نەداوتون و ئازارشمان کردوونە. ئەمە قوتابخانەکەی مام جەلالە کە ڕێگای نەداوە ئێمە دیل بگژین. بەڵا ئەوە لە نەجی بنەماڵی بارزانیدا ئاسانە دیل بگژێ تێکۆشەرەکان بگژێ من ناگەڕێمەوە بۆ دوور و بۆ سلێمانی معینی و تێکۆشەرەکانی تر بەڵام خۆی مێژوەکەی خۆیان بخێنەوە باشە زانین چێ خیانەتی کردو. باش کاک محمود بۆ پێت خۆش بوو وتت ئەمجا ئەو ڕۆژە وتومە کاک بافڵ شتێک بدا بەناو دەمی نارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە چی نیگەرانی چی زۆر نیگەرانی کردی؟ وەڵا ئەڵێ جێگای مشت پێلەخەیە بەڵێ وایە لەبەرەوە تۆ ئەگەر نەیارەکەت ئەبینی بەبێ بەخۆڕایی بەبێ ئەوەی تاوانت هەبێ سەدان تاوانەداتە پاڵت بڕیار بوو بانگەشەکان بە ئارامی بێ و ئارامیەکەی تێکداوە سەدان
سایتی سێبەری داناوە بۆ دژایەتی یەکێتی نیشتمانی کوردستان سەرکردەکانمان ناشیرینەکە ئەنوا ئەشقاڵشتمان پێەکە یەقابیلێ مێ بێتەنگ دانیشتن بەرامبەرەوە بێگومان نەخێر قەرار بوو بە ئارامی ئەم پرۆسەیە بەڕێوە بچێ بەڵام لە چەند ڕۆژی دوایی دەست پێکردنی پرۆسەکە ئیتر هێرش و پەلاماری تون و زۆر خراپ و زۆر نامەسئولانە بۆ سەریکەتی نیشتمانی کوردستان دەستی پێکرد تا بۆیە منیش من پێیەکم عسکەریم بەڵێ دایما بە تونوانە بەناوبانگم گوتم هەقوایە کاک بافڵ مشتێکی زۆر تون لە دەمی نایارەکاندا حەقی خۆشمانە ینی حەقی شەرعی خۆمان یەکێتی قابلی ئەوە ینی بەڕاستی یەکێتی ئەوەی کردووە لە سوچێکا مەسەلەن یەکێتی قابلی ئەوە نییە یەکێتی تۆ بزان لە سەردەمی دامەزران نیەوە لەو سەردەمە ناخۆشانە یەکێتی لە دوای ئەنفال تاکە هێز بوو ڕەنگە تاکە هێز بووە لە مێژووی میلەتانی دنیاش کە بێ جەماوەر تۆ لە شاخە چۆڵەکانە خەبات بکەی و تاکە هێز بوو کە ئازوقە و هیچ خواردنێک نەما پەنای بۆ بەڕوو خواردن و پەنای بۆ لە پارتیزانیە گۆیژ و پەنای بۆ بەریدارەکانی کوردستان برد بەڵام ئامادە نەبوو چەکەکانی دابنێ خۆ ئەو کاتانە ئێمەش ئەمانتوانی بچین لە ڕێگەی ئێران و ڕێگەی ئەوروپای شارەزا بووین و کاتە بۆی بڕۆین بەڵام ئێمە وعدمان بە میلەتەکەماندا بوو وتمان ئێمە ئەش بەتاڵ ناکەین بەڵێ ئێمە ئەش بەتاڵمان نەکرد وتمان ئێمە بەجێتان نایاڵین میلەتەکەمان تووشی ئەنفال بوتیاچوو بەڵام ئێمە کوردستانمان بەجێ نەیەڵا و هەتا لەو سەردەمایی کەتی نیشتمانی کوردستان تاکە هێزی سیاسی بوو کە سوپای سرکی لە ناو دەوڵەتی عێراقە لە ناو ئەو دەوڵەتە دڕندا سوپای سرکی دروست کرد و کۆمەڵی خەڵکی دروست کرد ئەگەر کوردستانی چۆڵکرا ئەگەر براینە جێگایەتری ئێمە بێ هێزێکمان هەبێ لەناو ئەو میلەتە بۆ دوا ڕۆژ بۆ فەرسەتێک کە بتوانین دیفاع لە میلەتەکەمان بکەین یەکێتی نیشتمانی کوردستان داهێنانی زۆری کردووە و ئیستەیش گوناحە کە لە جیاتی ئەو وەسفی بکەی بچی شتی خراپ بدەیتە پاڵی و هەوڵ دەی لەگەڵ حشتی شعبی و لەگەڵ نازام نەیارەکانی دنیای دیموکراسی ئەوانە باسی بەس کاک محمود پێدوانی سبینی ئینتیخابات بکرێت برادرانی پارتی پێش هەموو کەس دەست بۆ سەرکردەکانی حەشتی شعبی ڕائکێشن و تەوقیان لەگەڵەکەن و داوای هاوپەیمانیان لێکرد هیچ سەرکردەیەکی حشتی شعبی لە عیزەتدۆری تاوانبارتر نییە هیچ سەرکردەیەکی حشتی شعبی ڕەنگە من علاقەم زۆر خراپ بێ لەگەڵیان بەڵام بەقەدەر فەرماندەکانی حیزبی بەعز کە ئیساکە لە هەولێرن بەقەدەر سەرکردەکانی حیزبی بەعز کە ئیساکە لە هەولێرن تاوانبار نین لەبەرەوە ئەمانە خەڵعامی ئەمەیان نەکردووە تا ئێستا بەڵام ئەو بەعسیانەی کە ئیساکە لای پارتی دیموکراتی کوردستان و لای برادرانن بەڕاستی ئەوانە خەڵعامی میلەتی ئەمەیان کردووە کرامەتی میلەتی ئەمەیان پێشەن کردووە خاکی ئەمەیان داگیر کردو ئەنفال و جینۆسایدیان بەسەرا هێناوین ئەوان بردویانتە لای ماڵی خۆیان دایان ناوەڵێ ئێمە تاوانبارەکەن کە مەرحەبای حشتی شعبیەکەن کاکەی خۆی مەبەشێکین لە عێراق هاتوچۆی عێراق شەکەین و حشتی شعبی شەبینین و کاتی خۆی ئێمەیش و ئەوان لەگەڵ سوپای بەدر ڕەنگە ئابڕۆی سا نەزەم کتێبەکانی هینتان هەیە و یان نا هین قەرارگای ڕەمەزان من هەیمە هەمووی بەڵێ بڵێ هەموو بە کتێبی گەورە گەورەی قەرارگای ڕەمەزان چیمان کردووە نووسراوە بڵێ ئێ باشە ئەو کاتانە ئێمە بۆ لەگەڵ ئەوانە بووین ئیستاکە بۆ ئەوانە پیاوی خراپێ من لە یەک سەنگەرا بووین بۆ ئازادکردنی عێراق لە یەک سەنگەرا بووین بەڵام ئێمە هەدەفەکەمان جگە لە ئازادکردنی عێراق بۆ ئەوەی لە ناو عێراقا عێراقێکی دیموکراتی دروست کرێ ئێمەش بە مافەکانی خۆمان شاد بینەوە باشە بۆ ئەوانەی بەعسەکان بێرن لە ناو ماڵی خۆیانە بۆ خێزانەکەی ئەبوو بەکر بەغدادی بێرن لەسەر تەلەڤیزیۆن نەی و پاریان داوینێ نەیوت خانویان داوینێ بۆ ئەوانە ئەوە حەڵاڵە بۆ ئەوان بۆ مەرحەباکردنی ئەو کەسانەی کە لە سەردەمی شەڕ و شاخ وانە پێکەوە بووین بۆ ئێمە حرامە زۆر باشە دکتۆرە جوان مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە تا ئێستا کا سەرۆک بافڵ جموجۆڵی زۆر دیبلۆماسی لە بەغدایە سیاسی لە بەغدا هەیە وابەستەی هیچ حەزبێکی شیعی یان سونی یان هینێکە یان سیاسەتەکە لەگەڵ هەموو لایەک بە یەک ئاراستە
ممکن نییە باسی تاریخی عراق بکەی بەبێ باسی مام جەلالکەی. مام جەلال کۆمەڵە نازناوی هەیە لەناو عێراقا، ئەوەی کە خەڵک زۆربەی خەڵک ئەڵێ سەمام الئەمان یەکێک لە نازناوەکانی ئەندازیاری هاوپەیمانیەکانی پێوترێ. لەناو عێراقا بۆ بەناوبانە ئەڵێ هیچ حکوومەتێک هەتاوەکو مام جەلال سەرۆکاری نەکردبێ و سەرۆکاری مفاوەزاتەکانی نەکردبێتایە سەری نەگرتوونە بۆ بە حکوومەت. ئێستا زۆربەی ئەو حکوومەتانێکی ئێستا دروستە بن لەم ساڵانەی ئەخیرە کە مام جەلال بەداخەوە لە مەشەدە سیاسیەکان نەماوە بە حکومی وەفاتی، ئێستا زۆربەی زۆریان نزیکی ساڵ ئەخانیان جا حکوومەتە دروستە بێت، چەند مانێکی پێچێنجا ئەو حکوومەتە دروستە بێت. لەلایەکیکەوە کە باسی سیاستەکەی لە عێراقا ئەڵەن باوکی ڕۆحی سیاست لە عێراقا مام جەلالە. هیچ سەرکردەیەکی شیعی، هیچ سەرکردەیەکی سونی ئەو لە قەبانی وەرنەگرتووە نازناوی نییە. یعنی ئەم مێژووە بەخوا بە پارە نەکڕاوە بە زۆرم لێ ئەو خەڵکە ینی تو خەڵکێک سواری تەکسیەک ئەبێت سایق تەکسێکە ئەوە ڕێتی بڵم دکتۆرە کاک مەحموود ڕەنگە لە کاک مامفوان نازانم چەند چوونەتە ناو بەغاو ئەوانە بۆ خەڵکەکان بینیوە مەسەلەن لە متەنەبی لە شوێنی ترکاڵێم ئێمە لە تەلەڤیزۆنی چین کە تابعی سەرۆک مام جەلالە نازانی کە تۆ ئەو کەسە شیعە سونێ زۆر احترام دەگرن زۆر ڕێز دەگرن زۆر بە زەحمەت پارەت دێوەرەگرن بالضبط هەر ئەوەنە کە خۆت تعریفەکەی ئێستاش بۆ ئێمەمانان کە خۆمان تعریفەکەین ئەڵێن کادری حیزبیەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان قسەکە تەواو ناکەیت یەکسەر ستایی شەنێرێت بۆ مام جەلال و بۆ مێژوەکەی و بۆ مێژووی یەکێتی ئەنی ئەمە شتێکە سەرۆریکی گەورەیە بۆ ئێمەمانان سەرۆریکی گەورەیە بۆ ئەم حیزبە سەرۆریکی گەورەیە بۆ نەوەکانی تر و کادرەکانی تری ئەم حیزبەشکەیان لە مۆدووە کاری تیا ئەەکەن ئێستاژەوە تا کۆمەڵی خەڵک هەبوون کۆمەڵە ناحەس هەبوون ئەیانوت یەکێتی نەماوە ینی من زۆر جار لەگەڵ دەرچوونی نەتیجەی هەڵبژاردنەکان و لەگەڵ ئەو سەروەری و سەرکەوتنانەی کە یەکێتی یەک بە دوایەک تۆماری ئەکاو هێشتا سەرکەوتنی گەورەشمان ماوە و گەورەتریشمان ماوە لەم هەڵبژاردنەوە لە هەڵبژاردنەکانی داهاتوو ساڵانی داهاتوو تریش حەزەکەم دەموچایان ببینمەوانێ ئێستا کە ئەڵان لە نێچێتی نەماوە ئەوانی کە لە ڕابردووەوەیانەوە زۆر کەسە بوو ڕوبەڕوو لەگەڵ خۆمە ئەوەی ئەوت ئەیود یەکێتی نەماوە ئێستا خۆیانن بە مەجبوری هاتوونەتەوە بەر دەرکەی ماڵە گەورەکە بەخێر بێنەوەنە سەر چاوان بەزەو ئەو یەکێتیەیە کە بەردەوام قەڵغانێکی گەورە بۆ کە دیفاعی لە هەموو کۆمەڵانی خەڵک کردووە بە هەموو ڕنگ و دەنەجیاوازەکانیانەوانێ لە کۆتاییە هەمووی ئەزانن کە هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر ئەوە کە ڕەسەنە و هەر ئەویشکە بەهێزە و ئەمێنێتەوە ئێستاش هەواڵ کاک بافڵ درێژە پێدەری سیاسەتەکەی مام جەلالە بە فۆرمی خۆی بە ئەسلوبی خۆی ئەمەش زیرەکی خۆی دەرەخات و توانای خۆی دەرەخات کە چۆن لەگەڵ سەردەما ئەڕوا و کە شێوازێک جێبەجێ ئەکات لە سیاستکردنە درێژە پێدەری سیاسەتەکەی مام جەلال و فەلسفەی حیزبەکەیەتی کە خۆی سەرۆکایەتی ئەکات ئەسلوبی ئەو ئێستا لە ناو هێزە سیاسیەکانی عێراقا کارکتەرێکی بەهێز تەمسیلی حیزبێکی سیاسی بە قوت ئەکات کە ژمارەیەکی زۆر کورسی پەرلەمانی کوردستانی هەیە و ژمارەیەکی زۆر کورسی پەرلەمانی عێراقی هەیە کە یەکێکە لە فراکسیۆنە بەهێزەکانی ناو پەرلەمانی عێراق ئێستاش ئەم حیزبە ئینشەڵڵا ژماری کورسەکانیشی لە خولەکانی ڕابردوو زیاتر ئەبێت سەرنجی بەڕێست و بینەران ڕابچێشم بۆی کە ئەمڕۆ بەڕێز کاک مەسعود وتی کورسەکان دیاری کراوە و زۆر جاریشڵێ مەسەلۆک و پەیامێک بەغێر مباشرەڵێ بۆ هاوپەیمانێتی و دەستێکەڵکردن لەگەڵ لایەنەکانی بەغدا بۆ دژایەتی هەرێمی کوردستان تۆ هیچ شتێکی لەو بابەتە ئەبینیت چ کورسی دیاری کرابێ و چ هەر مەبەستی یەکێتی هیچ حزبێکی تر نیە مەسەلەن هاوپەیمانێتی کردبێ بۆ لێدان لە پارتی قد پێشم جوان نییە ڕئیس حزبێکی گەورە ئەو نوع تەسریحانە باشکە لا یەقنیە ئەمە یەک دووش یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوانە نیە و نەشی کردووە لە ڕابردووان نەی کردووە ئێمە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە زۆریە لە ڕووی سیاسیەوە لۆدی زیاترمان لەسەر بوو شاری زیاترمان لەسەر بوو وەک لە ئێستا پەرەمان بۆ وانە نەبردووە لە ئێستاشا بە هەمان شێوە چکە ئەوە خەتەرە ینی ئەو نوع تەسریحانە ینی تۆ پێش ئەوەی هەڵبژاردنەکە دەست پێ بکە حکمی ناشەرعیەتە بەسەریایەوە
ئەمە ئیهانەکردنە بۆ کۆمەڵانی خەڵک بۆ دەنگەکانیان، ئەمە ئیهانەکردنە بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکە کە کۆمسیۆنێکی سەر بەخۆیە و ئەمەش خوێندنەوەی شتێکە کە جارێ نامعلومە. ئێمە هەمومان ئەڵێن بڕوامان بە خۆمان هەیە، بڕوامان بە هێزی جەماوەری خۆمان هەیە، بڕوامان بە ڕێخستنی حزبەکەی خۆمان هەیە کە نەتیجەیەکی باش بێنین لە جەماوەرەکەمان ئێمە ڕابردوومان هەیە، ئێستامان هەیە و سیقەشمان بە دوا ڕۆژیشمان هەیە لە فەزاوە نەهاتوە، ئەمە لە بۆشایی و لە فەراغەوە نەهاتووە کە ئەڵێن ئێمە سەر بە حیزبێکی بقۆتین. يعني ئەساسی هەیە و ئەساسێکی علمی هەیە و ئەساسێکی مێژویی هەیە و ئەساسێکی منطقی و مۆزوعیشی هەیە کە ئێمە ئەو حکومە ئەین. يعني باوەڕ ناکەم ئەم خەڵکە هەمووی شتێک لە مێشکمانە هەیە تێنەگەیشتوین و دوای یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتوین. ئەگەر بمانزانایە بەدیلێکی هەیە یا ئەگەر بمانزانایە حیزبێک هەیە جوانتر، بەقووەتر، بەهێزتر، خاوەن بنەمایەکی بەهێزترە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکە دوای و حیزبانە کەوتن. بەڵام سێری کە زۆر کەس هەیە بەلاڕێیا ڕۆی هەمووی هەڵوەرین، هەمووی هاتەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. هەنێکیشی هەیە بەداخەوە کەوتوتە ناوچەیەکەوە لە ژێر دەسەڵاتی هی داپۆڵەسێنەرایە هی پارتی کە ناتوانێت لەوێ بە حڕیەتی خۆی ناتوانێت ببێ بە ئەندامیا ئینتیما بکە بۆ یەکێتی نیشتیمانی. وای لێ هاتووە لەسەر شتێکی زۆر بەسیط محاسبەی و خەڵکاناکرێن لە حکوومەتا بن ئیزعاجەکرێن، ماڵیان لەو ناوچانە بێت فشارە خرێتە سەریان. وای لێ هاتوو خەڵکەکە کاسبی خۆیەکا بە بێدەنی و یەت و ئەشێ خۆی هەڵگرتووە بۆ ڕۆژێک کە بتوانێت بە ئازادی بڵێ نە. کاک فواد با پیرە نەکەم بڵێم مام فوادوانێ کاک محموودخوا تۆ شەرگەنجی باشە. کاک فواد باس لەوە کرێ ئەو ماوەیە برایشی کاک مەسعود لە دەڤەری باڵەکاتی و سۆرانە، یعنی جەناب باسی ئەوێت کرد کە ئەو هەموو زوڵم و ستەمەیان لە خەڵک کردو مەسەلەن بە مێژووی ئەو عەشیرەتانی لەو حەوزەش هەن. ژمارەیەک لە کادری یەکێتی چوونەتە ناو پارتی، ئەوان دیعای ئەوەکەن لە ئیعلامی خۆیان کە هەڵوەرینێک لە ناوی یەکێتیە هەبوو. ئەوە ڕاستە لەو مەنتیقەیە بۆ خەڵک چۆتە ناو پارتی؟ ئەوانە چێن کە چوونەتە ناو پارتی؟ وڵا خۆشت هەر خەڵکی سنوورەکەی ئێمەی بێگومان ئەو تێکۆشەرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە باڵەکایەتین چیان چۆ بۆ ناو پارتی؟ ئەوانەی کە چوون بۆ ناو پارتی دەمێکە باگراوەندیان هەیە کە واز هێنانی خوان یەکێتی ڕاگەیان. دوایەوەی ئێمە لە دوای ڕاپەڕین کە هاتینەوە ڕاپەڕینمان کرد، ئەوانە کۆمەڵێک خەڵک بوون، هەمووی تازە پێگەیشت بوون، گەنج بوون، لاو بوون، کە سوکاریان شەهید بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی بە باڵاوە گرتن بۆ شوێنی شەیدەکانی خۆیان بگرن، بەداخەوە کە نەیانتوانی شوێنی شەیدەکانی خۆیان بگرن یان شوێنی باوکیان بگرن بۆ ئەوەی کە ببن بە کاریزمایەک لە ناوچەکەدا. ئەگەر ناکادیر ئەگەر من بەیانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان واز بێنم ئەچم لە باڵەکاتی دانیشم، ئەبێ پارتی بێتە ماڵەکەی من ناچم لای پارتی دانیشم و ئەوەیەکی زەردم پێوەکە بۆ پاراستنی ڕابردووی خۆم و کەسایەتێکی خۆم. بەڵام بەداخەوە ئەوانە لە بازاڕی هەراجی خۆفرۆشتندا خۆیان فرۆشت و چوون لە بازارەکەدا، دڵنیا بە هیچ کەسێکیان لەگەڵدانیا و کادیریش نەبوون و ئەوانەی چوونە جگە لە برادێک نەبێت کە دەمەکەیت باسم کرد لەگەڵ خۆت و خۆت هیچیان پلەی عیزبیان نیە، فۆرمی ئەندامی عیزبیشان نیە، نە ئەندامی کۆمیتەن، نە کارژیاری کۆمیتەن، نە ئەندام مەڵبەندن، نە جێگر مەڵبەندن، نە ئەندام مەکتەبن و نە فەرماندەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوونە. ئەمانە هەر ڕۆژە لە شوێنێکا بوونە چەندین تەکەتول لە ناو یەکێتی هاتۆتە پێشەوە هەمویان بینیوە بە تەکەتولدا ڕۆیشتونە چونکە خۆیان لە ئیرادیان هیچ شتێک نەبووە، مەبدەئێک نەبووە. خۆش دەزانی پارتی دیموکراتی کوردستان زۆر گشتگیرانە ئیش لەسەر تێکدانی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە. ئەوەی کە پارتی ئەیکا لە نەخۆشکەوتنی مام جەلالەوە تا ئێستاکانە دوێنێ بۆ پلانەکەی لالەزار. پلانەکەی لالەزار چێ کردی؟ وەرە تۆ بتوانە و من و کاک محموود دەتوانین باشدان لە سلێمانیش ناتوانین گردێک داگیر بکەین و ڕەبایەک دانێن و هێزانێن. ئەژی ئەمین لە ژێر دەسەڵاتی پارتی و لە ژێر دەسەڵاتی سەرۆکی حکوومەت زیاتر لە 200-300 کەسی بۆ دامەزراوە. محەسکەری هەیە لە وێندرا. دوو گەنجی باڵەکایەتی بوونە قوربانی لەوەی کە بەڕاستی سەپاندنی یاسا بوو لە لالەزار. ئەو دووە هی لالەزار بوون یان لە شوێنی تر هات؟ نەخێ قوربانەمانە هەردووچیان بەداخەوە
یەکێکیان کە لەم ڕۆژانە کە جەنازەکەیان گەڕاوە کوڕیەکێک لەو تێکۆشەرانەی خۆمان بوو کە بە درێژایی مێژوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی و عایلەکەی مێژوێکی پرسنگداریان هەیە بەڵام لەوەر ئەوەی ئەم گەنجانە لە سنووری پارتی لای ئێمە کەسەندا نامەزرێ بۆ 500,000 دینارێک گەنجێکە خەریجی کولیە بووە ڕۆیشۆ لای ئەژی ئەمین دامەزرەوە ئەبێ بپرسم بۆ لای ئەژی ئەمین بۆ لە لالەزار کوژراوە بۆ چمە بەسێک کاتتە لالەزار ئەمەی لێرە لە ڕوویدا لە سلێمانی ئەگەر لە سنووری پارتی بۆیە ماڵ و مناڵیشان هەموو قەتڵ و عامەکرا چۆن بۆ میوانداری چوونە لای حسێن ئاغای سوچی قەتڵ و عامی هەموو کەڵەشینیان کرد ئەمەش لە سنووری پارتی بواە قەتڵ و عامی هەموو گوند و ناوچەکەشان نەکرد بەڵام ئەوان بۆ خۆیان هەموو شتێک بەڕەوای خۆیان نەبینن خیانەت بۆ خۆیان تێکۆشانە سواری دەبابە بوون تێکۆشانە دەگەیت لەگەڵ حەشدا ئەگە ئەچن ماسیانەکەن و ڕازیانەکەن و وەزیر پێکدێن و جێگری وەزیر پێکدێن و جێگری پەرلەمانیان هەوێ بۆوان ئاسایی و سیاسەتە بەڵام بۆ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرتاتی جێتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مامجەلال و کاک مەسعود بووە کە پێکەوە حکوومەتی فیدراڵیان دامەزانێتەوە دەستوریاندانەوە بە کاک نوشوانیشەوە بۆچی بۆ ئێمە جاشایەتێ بەڵام بۆ ئێوان فەخرە ئەبێ ئەو پرسیارە لە خۆیان بکەین تێکۆشەرەکانی باڵەکایەتی و سۆران و ڕۆان جوانە لە شوێنی خۆیانن کاک فواد من یەکێک لەوانەی لەو دوو ڕۆژە لەگەڵ ئەو برایی کاک مەسعود دەرکەوت ئەوەی هینێ زەردەکەیان کرد بە ئەمانەتەوە پێشتر پەیوەندیان پێوە کرد بوو باسی ئەوەی کرد کە پێیان گوتبوو کاک مەحموود گوتبووی هەتا زووە لەبەر هیچ نا لەبەر دینەکەت لەناو ئەوان بە زمانی ئەوان بەلاجێ ئەوان لە ناو جەلالەکان وەرە دەرەوە بۆ هیچی تر لای خوای گەورە تاوانبار نەبی بەو نەوعا مخاتەبەی خەڵک قوربان با شتێکی بۆ بجێرمەوە کە مێژووە لەوانەیە کاک مەحموود ئەوەشی نەزانی بێ لە 96 کە ئێمە هەفتومی سە باڵەکایەتیمان کرد کاک مەحموود ئاگای لێبوو لە هەموو وەرەکانی شەڕ مەحوەر بوو میوارەکانی ئێمە چوونە پێشەوە لە هەموو لایەکەوە مەسعود بارزانی خۆی هاسەرپەرشتی و قۆڵی ئێمەی کرد شکا وتی 12 ساعتم بنێ هەموو کوردستان نەکردم کە سیوێکی ئابڕوویدا باوکم بەڕەحمەت بێ لێما بووە لە ڕێی خزمەکان و فەڕەنسۆری نامەیەکی وەکردبوو چبوون لە شوێنی مەڵبەندی ئێمە لقیان بوو فۆرمێکیان پێفکردبوون لە فۆرمەکە چی نووسرا بێ بەڵێن ئەدەین ئێمە جارێکی تر دوای جار جەلالیەکان ناکەوینەوە باوکم لێ فۆرمەکەی دڕاندە بوو حەلیشە و باشە بوو خەڵکی یاری بوو لێ پرسی بوو پیرە وەڵا پێچی تۆ کۆنە جەلالیش بی کۆنە 66 بی ئەوی وڵای قوربانجان باسی 66 مەکەنەوە تو 6 دارێکی لە قۆنی 66 بڕی تا حیاتامەوە ناوی بێنەوە ئەنی ئەوانە خیانەتی خۆیان پێویست نییە بەڵام ئەوەی من تۆ ڕابردیان پێشتە ئەم لە ماڵێ فێر بووە شۆڕشی سەواشێ دەمە لێم قسەکە یەک قسە گرینگە شوێن بگرێ ئەو هەموو پەیجانیان هەبوو لەسەر لالەزار کوا ئەفتا کەسەکەی کوژراوە ئێوە بە یەکێتیش و بە ئەوانیشەوە 5 کەس کوژراون و بەداخەوە کە بۆ خێنی ئەوانە هەمووی گەنج بوون و لە پێناو مەرامێکی سیاسی و لە پێناو مەرامی مەسرور بارزانی خۆسەپانی بەسەر کوردستاندا و کە بیستی انقلابێک لە ناوچەیە بکات لە ڕێی ئەژی ئەمین و کاک لاهوورەوە کوری ئەم وڵاتەیان کوری فەقیریان بە کوشندا ئەمانەی کە کوژراون لە باڵەکایەتی کە هەردووچیان خزمی من و کەسی منە من زەربانە سووتێت کە دوو گەنجی تاڵە پێگەیشتە بوون خێر لە خۆنەدی بوون هەردووچیان خەریتی زیانکۆ بوون لە پێناو 500,000 دینار ئەم بنەماڵەیە بۆ خۆی ئەکا خەڵک برسی بێ بۆی ئیتاحی ئەم بنەماڵەیە بکرێت زۆر باش کاک مەحموود کەواتە پەیامی تۆ بۆ تێکۆشەران بۆ کە سوکاری شەهیدان بۆ گەنجان بۆ لاوان ئێمە زانین کە خەڵکێکی زۆر ئێوەی خۆشەوێ گوێتان لێ ئەگرێ بۆچی زەڕورە لە بەرامبەر حزبێکی وەکو پارتی دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ترازوی دیموکراسیە لە نەوچەک و ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەمێنێ بەعسیەکان چیان پێکردنەوە خراپترمان پێک لەبەرەوە خۆی ئەمە کە چەندین ساڵ دژایەتیمان کردووە لە ماڵی حەماغای مێرگە سوور خۆشەویستتر نین نزیکتر نین کە سوکاری خۆیانن لەبەر شتێکی زۆر بچوو هەمویانیان ئیوا دەکرد ئایا ئەگەر دەستیان بڕۆچی لێ ئێماکەن دەستیان بڕۆچی لە تێکۆشەرەکانی ئێمەکەن چی لەو ناوچەیەکەن جاری وە ئیسا باسی ئەوە کە نەڵێن وەڵا ئێمە خزمەت گوزاریمان کردووە لە فڵان منتی خەورەوانە باشە ئەو پارەی هین کێیە ئەو پارەیە هین ئەم میلەتەیە کە ئەوان
لە ناوچەیەکا بە قازانجی خۆیان بەکاری دێن خۆی سەرۆکی حکوومەت هەخوایە لە زاخۆوە هەتا کۆگێتە خانەخین وانە بە یەک چاوتەماشایکە لە هەر پێویست بێ لێ خزمەت گوزاری بکە و ئێمەش بەشێکین لەو میلەتە بەشێکین لەو حکوومەتە ماندوو بووین پێشمەرگە بووین من لە شۆڕشی ئێلوورش پێشمەرگە بوو ماندوو بووین ئێمە هەخوایە بە تەوازن خزمەتیان کردایە بەڵام ئێستاکە ئێمە ئەبینین هیچ حسابێ بۆ ئەم منتیقەیە ناکەن ئەبینین کە دەستیان بڕوا چیمان پێەکەن بۆیە پێویستە یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر خۆی بەهێز بە پێویستە جەماوەری میلەتەکەی ئێمە بێنە سەر سنۆخەکانی دەنگدان دایمە تەوازنەکە ڕاستکەنەوە لەبەرەوە ئەگەر یەکێتی نەمێنێ بەڕاستی ئەو وڵاتە وێرانەکەن کاتی خۆی بۆ نمونە کە دەستیان ڕۆیشت کۆمەڵی پیاوە گەورەکانی ئەم منتیقەیە هەنێکیانم لە بیرە ئێستاکە حەمەسیخانی ڕۆغزاییان بەرپیاوێکی گەورە بوو لێ بە مەڕبەنی ئەسپ بەستیانەوە لارە سەرحەی خەلیفەوێنسیان بەس زنجیریان کردە خاچی لوێ مەحموود ئاغای قەڵاتزەیان برد لوێ زنجیریان کردە خاچی دەیان کەسی تری ساکە هێشتانە خەڵکەیە ماوە لەوانە ئەوانە خۆیان نەکرد بوو هەر تەنیاوەی پیاوی ڕ ئێستا هەمان درێژە پێدەریەوە قڵێتەن پێت وایە بەڵێ جا ئێستا پێویستە ئێمە خۆمان بەهێز بکەین یەکێتی نیشتمانی کوردستان بەهێز بکەین یەکگرتوو بین بۆ ئەوەی ئەو کارە ساتانەی کە ئەو سا بەسەر خەڵکیانە هێنا جارێتر بەسەرمانە نیەن و ئەگەر تەوازن هەبێ ڕەنگە بتوانین بە باشیش لە حکوومەتەکە کار بکەین پێکەوە کار بکەین و من پێم وایە هەنێ لایەن هەیە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان بە دوژمنی سەری کێزانەیە نە فارس و نە عەرەب و نە تورک بە دوژمن نازان بەڵکو یەکێتی بە دوژمن نزانن پێیان وایە هەتا ئەو کاتە یەکێتی تەسفێ نەکەن ناتوان ئەرکانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە بە هەموو شێوەیە هەوڵی بۆدەن ئینقلابەکەن لەسەر یەکێتی بۆیە لەسەر هەمومان واجبە بۆ پاراستنی گیانی خۆمان بۆ پاراستنی کەرامەت و حورمەتی خۆمان یەکێتی نیشتمانی کوردستان بەهێز بکەین و پشتیوانی لە یەکێتی نیشتمانی کوردستان بکەین و پشتیوانی لە جەنابی کاک بافەڵ بکەین کە ئێستاکە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانەکە بۆیە پێویستە لە ئەم شەوە کە بەیانی بانگەشە ئەوەستەیە من ئێستا لە لای خۆمەوە داوا لە هەموو دۆست و لایەنگر و کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی و هەموو ئەو کەسانەی کە ئەتوان دەنگ بدەن ڕۆژیان زەیمان هەموو لەسەر سنوورەکانی دەنگدان ئامادە بن و دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان بدەن بۆ ئەوەی هێزێکی باش بنێنە بەغدا بۆ دیفاعکردنە مافی میلەتەکەمان و هێزێکی باشیشمان هەبێ بۆ ئەوی تەوازنی ئازادی و دیموکراتی ڕاگرین لەو ناوچەیە. سپاس دەکەم کاک مەحموود. دکتۆرە جان باسی ئەوە کرێ کە سلێمانی ئێمە حکوومەتێکی سەرتاسەریمانەوێ وانەیە لە دانووسانەکانەوەیان بێچێتی و بە مەکتەب سیاسیەوت بەڵام لەم بانگەشەیە فەرقێکی گەورەیان دروستکە ئەگەر بە کورتی ئەوم پێ بڵیت وە داوکاری تۆ بۆ خەڵکی کوردستان چیە بۆ هەم نۆی مانگ هەم یانزەی مانگ. وڵی من وەکو هاوڵاتیەک ئێڵم هیچ دڵم خۆش نەبووانی کە ئەمبینی جەنابی سەرۆکی حکوومەت پرۆژە لە دوای پرۆژەی کردەوە کە ئەو پرۆژانە هی حسبنی بەڕاستی حکوومەتە ئەمە یەک دووش پێم سەیرە هیچ کام لەو پرۆژانی لە سێمانی بۆ نەکردەوە بۆ لە ناوچەکانی تر نەی کردەوە بۆچی هەموو فکری جەنابی سەرۆکی حکوومەت بەس تەنها شارەکانی تر ئەبینێت کە لەژێر دەسەڵاتی خۆیانە ینی بۆچی ئەو ئابڵوقەی خستۆتە سەر سلێمانی و ناوچەکان و دەوروبەری و گەرمیان و ڕاپەڕین و بۆ ئەمە پرسیارە من بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی بەجێ هەڵم و پرسیارەکەش بۆ کۆمەڵانی خەڵک کە لەو سنوورانە ئەژین بۆ پرسیاریان لە خۆیان نەکردووە بۆچی ئەم هەموو تەرکیزە بەسە سەر ئەو ناوچانە دوهۆک و هەولێریشی ئێمەیە بەڵام سلێمانی بۆ هی تۆنیە جەنابی سەرۆکی حکوومەت یعنی ئەمانە شتێکە نازانی جاری وا هەیە سیرێکی بەفرۆزە دڵی پێی خۆشەوە بەڵام دڵم پێی خۆش نییە دڵم پێی خۆش نییە فەلسەفەی بەڕێوەبردننی حکوومەتەکەم لەلایەن سەرۆکی حکوومەتەکە بۆ شێوەیە بێت یعنی وام بلی ئەکات کە دڵم بە دوڕۆژ خۆش نەبێ ئەمە لایەکی کەش
حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان هێشتا پێک نەهێنراوە ومێدەوارم بۆ نەفەسەی کە لە ڕابردووە حکوومەتی پێبرا بەڕێوە هەمان نەفەس نەبێت چونکە بەڕاستی ئەم جارە تەسەوڕەکەم تەمەنی حکوومەتە ئێجگار کورتە بێ ئەگەر بە نەفسی نەفەس بێ و بە نەفسی تێڕوانین بێ و دەرسێکی شوەرگرن لەم هەموو هەڵەیەی کە لە ماوەی ئەم هەڵمەتی هەڵبژاردنە کردیان کە بەڕاستی جۆری بانگەشەکەی پارتی ناجۆر بوو شیاو نەبوو وا لە کۆمەڵانی خەڵک ئەکات کە هەست بە نائومێدیەک بکەن لە دوا ڕۆژ لێرەشەوە شتێک بە خەڵک ئەڵم هێز و زمانی هێز ژمارەیە ژماری کورسەکانی ئێمە لە ناو پەرلەمانی داهاتووی عێراقا هێزێکی زیاتر ئەیات بە یەکێتی ئەوەی کە تۆ ئومێدەوار بیت من وەکو لیستی 222 سەرکەوتوو بووم تەنها لە ماڵەوە ئەو ئومێدەم بۆ بنێریت هیچی لێ سەوز ناکەم چوون بۆ سەرسنووقەکانی دەنگدان و دڵنیابوونەوە لە جۆری دەنگدان و دڵنیابوونەوەی لەوەی کە دەنەکە بە شێوەیەکی دروستە دەنانە بە لیستەکە و دەنانە بە کاندیدێک لە هەمووی گرنگتر دەنانە بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە هێز ئەیە بە من وەکو حیزبێکی سیاسی کە بتوانین لە ناو پەرلەمانی عێراق کۆمەڵێکی زۆر لە ئێستاوە کۆمەڵێک مەلەفی ئێجگار بەهێز چاوەڕێی فراکسیۆنی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کێشەکانی کە سەبارەت بە مادەی 140 ئەو ناوچانی کە ئەیگرێتەوە یاسای نەوت و گاز بودجە کۆمەڵێکی زۆر کە یاسا چاوەڕێی چۆن ئەڵەی پێشمەرگەکانی ناو پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێن یەکلایکەنەوە و ئێمە ئەم جارەش دیسانەوە حکوومەتی فدرال چاوەڕێی ئەوەیە کە ئەم حیزبەی ئێمە بەشداریەکی کارایی هەبێت لە ناو حکوومەتەکە بە چەند وەزارەتێکە ئەبێ وەریگرێت ئەویشتەوان کورسەکانی پەرلەمان دیسانەوانێ ئەوە یەکلا ئەکاتەوە و چەنەها شوێنی تری جێبەجێکردن هەیە لە ناو حکوومەتی عێراقیە کە ئێستاش پشکمانتیایەتی و هەڤاڵانمان لەوێ کار ئەکەن نوێنەرایەتی میلەتەکەی خۆیانەکەن نوێنەرایەتی عێراقەکەن کە پرسیار ئەکرێت ئەمانێکیان بە تەکی دەمانە کەوادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە خزمەتی خەڵکەکەن. سپاسەکەم دکتۆرە کاک فواد دواسەرنجی جەنابەت داواکاری لە خەڵکی کوردستان بۆ ڕۆژانی داهاتوو. من داواکاریەکەم لە گەنجانی دوای ڕاپەڕینە دوو خوێندنگا هەیە لە کوردستان خوێندنگایەکیان خوێندنگای جەنابی مام جەلال و شەیدەکانمانە خوێندنگای بنەماڵەی بارزانیە لە خوێندنگاکەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ لایەنێکی کوردی بە دوژمن نازانێت بەڵکوم بە نەیاریەزان بەڵام لە خوێندنگاکەی ئەوان وەکو کاک محمود وتی یەکێتی نیشتیمانی کوردستان دوژمنی سەرسەختی ئەوانە بۆیە دائیمەن لە پلان و لە بەرنامەدان بۆ ئێمە بۆیە من لێرەوە داوا لە هەموو گەنجەکان لە هەموو لاوەکان لە هەموو خۆشەویستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سوکاری شەهیدان دایکی شەهید باوکی شەهید کوڕی شەهید کچی شەهید کە مەندامی سەنگەرخۆی و ماڵ و منداڵیان تێکۆشەرەکانمان ڕۆژی یانزەیمان پەنجەکانیان لە ناو سندوقا بۆ بڕنەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێتەوە حەدی خۆی و تەوازنی هێز دروست بێتەوە من دەیان کەس لە ناو سنووری پارتی کە هاتوچۆی زۆرەکەم پێیانوتمە ئاگاتان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یەکێتی نەمینێ و ئازادی نامینێ ئێمە لێرە خۆمان خاوەنی خۆمان و ناموسی خۆشمان نابێت. زۆر سوپاس بۆ بەڕێز فواد حاجی ئەبابەکر سەرۆکی کۆمەڵی کەمەندامانی سەنگەر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان ئەحسان ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێز مەحموود سەنگاوی سەرکردە و پێشمەرگەی ڕۆژە سەختەکانی خەباتی ڕزگاری نیشتیمانەکەمان زۆر سوپاس بینەرانی خۆشەویست وردە لە چەند کاتژمێری داهاتوودا بانگەشەی هەڵبژاردن دەوەستێت بە هیوایەوەین کە وەکو تێکۆشەرانە و دکتۆرە جوان میوانەکانم باسییان کرد ئێوە هەمووتان دەست لەسەر ویژدانتاندا بنێن و بیر لەوە بکەنەوە کە چێ زەڕورە بۆ ئەو نیشتیمان و بۆ داهاتووی ئێوەی گەنج و ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمەش لەگەڵ هاوکارانم بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بم خواتان